و پەیوەندیم هەیە لەگەڵ ئەو کوردانی کە لە دەرەوەن و کاری هونەری ئەکەن، بەڵام وەکو کاری هونەری خۆم تا ئێستا ئەو ڕێکەوتنە نەبوو کە بتوانم کاری هونەری بکەم بۆ 10 ساڵی کە لە دەرەوە، بەڵام پێش 10 ساڵەکە چوومەتە دەرەوە، کاری شانۆیم کردووە و بانگێشکراوم، کارێکی شانۆیمان کردووە بە ناوی لە چاوەڕوانی گەردەلوولە لە وڵاتی بەرلین نمایشکرا، خۆشبەختانە کاردانەوەیکی جوانی هەبوو لەوێ. بەڵام کاک حەمیلانەی خۆشە بزانیت کارکردن لەوێ زۆر قورسە، وەکو ئێرە نییە. پێش هەموو شتێ ئەگەر بتوێ لەگەڵ گروپێکی ئەڵمانیا ئەوروپیا کار بکەی ئەبێ زمانێکی باش فێر ببیت، یعنی بە تەواوەتی بتوانی قسە بکەی، ئەبێ کۆنتاکتێکی باشە هەبێ و ئامادەکاریش بەڵێ. و هەر هونەرمەندێک و لە شارێکە بۆ منە هونەرمەندە کوردەکان هەرێکی لە وڵاتێکە هەرێکی لە شارێکە خۆشەزانەوە وڵاتێکی قانونە، یعنی یاسا زۆر سەروەرە، ئەتوانم وا بڵێم، یعنی تۆ ناتوانی من مەجالم ئەبێ لەو کاتەیە، بەڵام لەوانێت تۆ لەو کاتان نەتوانی. کاری هونەریش بە تایبەتی هونەری شانۆ و سینەما کارێکی دەستە جەمعیە. قسەی کۆتایی ڤار دەیکات.